لە سەرم بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز داوود حەلفی شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت. بەڕێز داوود، ئەمەرەکان و ئاماژەکان دەڵێن کە ژماری پارت و بزوتنەوەی سیاسی لە عێراق هەڵکشانە و ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن. هۆکار چییە کە پارت و بزوتنەوەی سیاسی نوێ لە عێراق سەر هەڵدەدەن؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو لە جەنابەت خاتوونی بەڕێز، سڵاو لە کوردستان 24ش. گومانی تێدا نییە کە دۆخی سیاسی عێراق لە ڕاستیدا ناتوانین پێشبینی داهاتوەکەی بکەین، نازانین چی ڕوودەدات لەسەر دۆخی سیاسی عێراقدا، لەبەر ئەوەی کۆمەڵێکی زۆر خەڵک هەن کە لە عێراقدا بە مەزاجی سیاسی، بە مەزاجی تائیفی، بە مەزاجی حیزبی سیاست دەکەن. ئەمە ژوامان لێ دەکات کە هەرگیز نەگەینە ئەنجامێک بۆ ڕووبەڕووبوونەوەی قەیرانەکان، قەیرانە سیاسیەکان، قەیرانە خزمەتگوزاریەکان. هەڵوێستی سیاسی هەر پارت و حیزبێک پێویستی بەوەیە کە خەڵکێک هەبێت بە شێوەیەکی نیشتیمانیانە سیاست بکەن، نەک خەڵکانێک هەبن بە مەزاجی حیزبی و تائیفی و ئەو جۆرە مەزاجانە سیاست بکەن. پێویستە هەڵوێستی سیاسی هەڵوێستێکی ڕوون بێت. ئەو دۆخەی کە ئێمە ئێستای تێداین بەداخەوە دۆخێکی زۆر باش نییە، دۆخێک نییە کە کۆمەلگای عێراق تیایدا حەساوە بێت، دۆخێک نییە کە لە سەراسی نێودەوڵەتی عێراق زۆر خوازراو بێت. لەبەر ئەوە پێویستە ئێمە بە ئاڕاستەی یەک بڕیاری بڕۆین، ڕێزی یەکتر بڕگرین. باشە بەڕێز داود، لە هاوکێشە سیاسیەکاندا بوونی پارت و بزوتنەوەی سیاسی واتە فرەحزبی یەکێک لە بنەماکانی دیموکراسیە. ئایا لە عێراق ئەمە دەچەسپێت یا پێچەوانەکەیە دروستبوونی ئەم هەموو بزوتنەوە سیاسی و پارتە لە عێراق پێچەوانەی یا بڵێن دژی ئەو بنەما دیموکراسیانەیە کە لە عێراقەیە؟ هۆکارەکانی لە عێراق چییە؟ لە ڕاستیدا ئێمە هەموومان دەزانین و مێژوومان خوێندوێتەوە کە ئەو پارتانەی کە لە چوارچەوەی ئایندا دروست بوون، لە چوارچەوەی ئەلمانیەتا دروست بوون، زۆر بڕوایان بە سیستەمی دیموکراتی نەبووە، بە تایبەتی هێزە تائیفیە دینیەکان ڕێگە بە ئازادیەکی تەواو نادەن بۆ پارتەکانی دیکە، ڕێگە بە دیموکراتیەکی تەواو نادەن، ڕێگە بۆ نادەن کە خەڵک بە ئازادی و سەربەستی نوێنەری خۆیان هەڵبژێرن. بەداخۆمە کێشەیە کە لە عێراقدا بەردەوام دووبارە دەبێتەوە. هێزە ئیسلامی و یاخود هێزە دینیە تونڕەوەکان ڕێگە بە هێزەکانی دیکە نادەن کە پێشی خۆیان بکەون. هەر لەبەر ئەوە مێژووی پارتە ئاینیەکان لەناوخۆی عێراقدا ئەوەمان نیشان دەدات تەنها بەوتە بڕوایان بە دیموکراسیەت هەیە، بەڵام کاتێتە سەر باسی واقع کۆمەڵێکی زۆر قەیرانیان دروست کردووە، ڕێگەیان بە گەشە سەندنی دیموکراسی نەداوە، لەگەڵ وتەکانی خۆیاندا هاوڕا نەبوون، بەڵکو پێچەوانی وتەکانی خۆیان هەڵسوکەوتیان کردووە سەبارەت بە فەلسەفەی دیموکراتی و ڕێبەرایەتیکردنی وڵات. هەر لەبەرەوە ئەم پارتە سیاسیە دینیانە دایمن هەوڵەدەن پێشەوە بن. داهاتووی سیاسی عێراق چییە؟ ئەو پارتە سیاسیانەی کە لە عێراقدا هەن بەردەوام لەوە دەترسن کە ڕێزی خەڵک یاخود متمانەی خەڵک لە دەست بدەن. بەداخەوە بەشێکی زۆریشیان متمانیان لە دەست داوە. بەشێک لە پارتە سیاسیەکان دەیانەوێت کە سیاست بکەن بە سەرچاوەیەک بۆ دەستکەوتنی سامان و پارەی زیاتر. و من پێم وانییە کە ئەو پارتانی کە ئێستا لە حکومتان خەڵک زۆر متمانەیان پێ بدات، چونکە لە ماوەکانی ڕابردوودا کۆمەڵێکی زۆر تەسەڕوفاتیان کردووە کە ڕێکخراو نەبووە، کۆمەڵێک شتیان وتووە کە تەنها لە چوارچەوەی دروشمدا ماوەتەوە و نەچوەتە سەر ئەرزی واقع. ئەم پارتە ئاینیانی کە ئێستا لەسەر حکومی عێراقن بە پێچەوانەی تەنانەت ئیسلامیشەوە مامەڵە دەکەن. ئیسلام پێمان دەڵێت دزی مەکەن، بەڵام پارتەکانی عێراق دزیەکی زۆر زۆریان کردووە، ڕێزی یەکتر ناگرن، دانوستان ناکەن، سازش بۆ یەکتر ناکەن. ئێستا ئێمەی تێدا دەژین کە دۆخێکە کە بریتە لە دۆخی یەکتر قبول نەکردن. بەداخەوە ئەو پارتانەی کە خۆیان نەونەوە پارتی ئاینی لە دەسەڵات داماونەتەوە
متمانیان لە دەستداوە لەلایەن باشە خەڵکەوە. بە بڕوای بەڕێزدایە هەژمونی دەرەکی کاریگەری لەسەر دروستبوونی پارت و بزوتنەوەی سیاسی نوێ لە عراق هەیە بۆ پێی کە بەشێک لە کارناسان دەڵێن ئەمانە بەشێکیان پشتیوانی دەرەکیان هەیە بۆیە دروستە بن بۆی کە بەشێک لە جونگە سیاسیەکان لە عراق داگیر بکەن. ئەمە وایە؟ ئەگەر وایە مەترسی بۆ سەر عراق چی دەبێت؟ گرنگترین شت یاخود مەترسی دارترین شت کە خەڵک لی دەترسێت سەبارەت بە پارتە سیاسیەکان ئەو هەڵوێستانن کە پشتیوان بە دەرەوە بەستووە. خەڵک دەترسێت کە پارتە سیاسیەکان بە کرێگیراوی وڵاتانی دەرەوە بن و لەسەر بەرژەوەندی خەڵک کار بکەن، بدەن لە بەرژەوەندی خەڵک. بۆ نمونە ئەو هێرشکاریەی کە تورکیا کردوێتە سەر پارێزگای دوهۆک و پارێزگاکە بۆردومان دەکات، بەردەوامیش بۆردومانی دەکات. خەڵک بۆ نمونە لە نمونەیەکی وهادا دەترسێت کە پارتە سیاسیەکان بەرژەوەندی خۆیان بخەنە پێش بەرژەوەندی نیشتیمانەوە. بەداخەوە ئەمە لە بەشێک لە پارتە سیاسیەکاندا ڕووی داوە. هەروەها خەڵک لەوە دەترسێت کە پارتە سیاسیەکان جورئەت و بوێری ئەویان نەبێت کە ڕوبەڕووی هێزە داگیرکەرەکان بنەوە، نەتوانن بڕیارێکی یەکلاکەرەوە بدەن سەبارەت بەم پرسە. لەلایەکی دیکەوە پارتە سیاسیەکان ئەوانەی کە ئێستا لە حکومدان دەترسندەوەی پارتە نوێیەکان دەسەڵات بگرنە دەست، بەتایبەتی و پارتانەی کە گەنجان لە پشتیانەوەن ببنە ڕاماڵینی ئەم چینە گەندەڵەی کە ئێستا لە سەراسی عێراق حکم دەگەن، لەوە دەترسن. بەڵێ بەڕێز داود حەلفی شارەزای سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24 بووی.